ڕێز و سڵاو بێەوە بینەران و گەگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنمەی لێکدان و هەڵوێز لە خزمەت ئێوەی خۆشەویستدام چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. بابەت یەکەمیشمان بەناونیشانی چین لەم جەنگەدا چی کردو بۆ ئێران. بەهرۆز ڕەوفم بابەتەی ئامادەکردو بەم جۆرە دەست پێ دەکات. با بەشێکی کەمی ئەوەت پێ بڵم کە چین چی کردو بۆ ئێران. هەر کاتێکیش ئەو ڕاستیە دەبینیت ئەوە تێدەگەیت شەڕی ئێران و ئەمریکا تەنها شەڕی تاران واشنگتۆن نییە، بەڵکو شەڕێکە بۆ هاوسەنگکردنی هێز لە ناوچەکە و جیهان لە ئێستاوە بۆ چەندەی داهاتوو بۆ دانان بە فرەجەمسەری و ڕەتکردنەوەی تاک جەمسەری لەلایەن ئەمریکاوە. لە ساڵی 2024 زاینیدا پێشەوەی ئەم جەنگە دەست پێ بکات سوپای پازاران بەنەهێنی مانگی دەستکردی چاودێری لە کۆمپانیایەکی چینی بە ناوی RSAI کڕیکە ناسنامەی مانگەکە TE01B بوو. نرخەکەی 36.6 ملیۆن دلار بووە. بە جۆرێک ئەم مانگە پێشکەشکراوە ڕاستەوخۆ لە ئاسمان بووە و کۆنتترۆڵی مانگەکە دراوە بە دەستی ئێران. ئەم مانگە بە جۆرێک پێشکەوتووە کە جوڵی ئۆتۆمبیل و فڕۆکە و گۆڕانکاریەکانی ژێرخانی لە کاتی ڕاستەوخۆدا ببینێت. ئێران ئەو بنکەوناوەندە سەربازیانەی لە ناوچەی کەندا و دەوروبەری خۆی کاتێک موشک باران دەکرد و چەند فڕۆکەیەکی سوتەمەنیشی لە یەکێک لە بنکەکانی سعودیا تێکشکاند بە موشک هەر لە ڕێی وێنە پێدراوەکانی ئەو مانگەوە بووە کە بە ناوی چاوی ئاسمان هەدەفەکانی کردوتە ئامنج. هەروەها چین کاتێک ئەمریکا و ئیسرائیل ستەیشنەکانی ناوخۆی ئێرانیان بۆ کۆنتترۆڵی مانگەکان تێکدا، ئێران هێشتا دەیتوانی کۆنتترۆڵی مانگەکەی بەدەستەوە بگرێت، چونکە ستەیشنە پشتیوانەکان لە دەرەوەی ئێران بوون و دەست پێیان نەدەگەیشت. ئەمە ڕێککەوتن نییە، ئەمە ئەندازیاریەکی استراتیژیە. واتە بەیجینگ دەستی ئێرانی گەیاندووە بەو ستەیشنانەی کە لەلایەن کۆمپانیای MPSAT کە کۆمپانیایەکی چینیە کۆنتترۆڵی مانگە دەستکردەکانی بەیجینگی بکات کە لە دەستایەتی. ئەمە جوڵەی یەکەمی چین بوو بێدەنگ پاک بێ شوێن پێنجە، بەڵام زۆر کاریگەریش. بۆیە کاتێک چین ئەوتوانە بێ هاوتایە بە لایەنێک دەدات کە دوژمنەکەی لە ئاسمانەوە ببینێت، بێگومان هاوکێشەی شەڕ دەگۆڕدرێت و ئەو کاتیش تێدەگەیت چۆن توانراوە ڕێ لە میکانیزمە نێودوڵەتیەکان بگیرێت بۆ سنووردارکردنی توانایەکانی ئێران و ئەو وڵاتە زۆر پشگیری تری هەیە لە پشتی پەردەوە وەری دەگرێت کە پێویستی بۆ بەردەوامبوون لەو شەڕەیە. دوجار وێنە شاراوەکە پێمان دەڵێت چین دیبلۆماسیانە و استراتیژیانە دەباتەوە و پێویست ناکات تەنانەت یەک گولەش بدەخێنێ و ئێرانیش وەک فشار وەها لە ئەمریکا دەکات هەم تاڵاوی دۆڕایی بنووشێت هەم پێگەی لاواز بکات لە ناوچەکەدا. هەتا ئەم ساتە کە هیچ ڕێکەوتنێکیش باکەم نەگەیشتووە. چەند زانیاریەک سەبارەت بە پەرلەمانەکەی ئەحمەد شەرع هیوا سەید سەلیم ئەم بابەتەی ئامادە کردووە. هیچ لایەنێک براوە نەبوو بگرا لایەنی کوردی دۆڕاو بوو. دوای ئەوەی هەیئەتی تەحریری شام کۆتایی بەدەسەڵاتەکەی بەشار ئەسەد هێنا لە کۆبوونەوەیکی گروپە چەکدارەکانی سووریا بەیعەت بە ئەحمەد شەرعدا وەک سەرۆکی قۆناغی ڕاگوزەر دەست بەکار بێت. ئەحمەد شەرع کۆنگرەی سازانی نیشتیمانی بەست بە بێبەشداری نوێنەرانی کورد دەروز و عەلەوی. دواتر لیژنەی داڕشتنی دەستوری دیاری کرد، دیسان نوێنەری ئەو پێکهاتانە بەشداری پێنەکران. بە پێی ئەو دەستورە کاتیە پەرلەمانی سووریا لە ناوەکەی ئەنجومەنی گەل دەبێت لە 210 ئەندام پێک دێت. 140 ئەندامیان لە پارێزگاکان کەسانێک دەنگیان بۆ دەدەن کە لەلایەن ئەحمەد شەرع دیاری دەکرێن واتە خەڵک دەنگیان بۆ نادەن. 7 کەسەکەی دیکەش کە کۆی 210 کەسە ئەحمەد شەرع دایان دەمەزرێنێت. ڕۆژی 5 دەی 2025 زاینیش جگەل لە شارەکانی ڕۆژئاوای کوردستان و پارێزگای سوێدا کە بایکۆتی پرۆسەکان کردهبوو، ئەندامانی ئەنجومەنی گەل پەرلەمان لە پارێزگاکانی دیکە دیاریکران. مایەوە نوێنەرانی پارێزگای حەسەکە و سوێدا و کۆبانێ و قامیشلە و دێرگ نوێنەرانی شارەکانی ڕۆژاوا دیاریکران کە ژمارەیەکیان بەم شێوەیە دانرا بوو. حەسەکە 3 کورسی بە مەرجی ئەوەی دانەیەک دەبێت عەرەب بێت. قامیشلۆ 4 کورسی بە مەرجی ئەوەی دەبێت 2 بۆ عەرەب بێت. کۆبانی 2 یەکیان دەبێت بۆ عەرەب بێت. دێرگ 2 کورسی لەلایەک ئەحمەد شەرع بەسەر کورد و عەرەبیدا دابەش دەکات. گاڵتەجاریەکانی دیاریکردنی ئەندامانی پەرلەمانی سووریا بریتی بوون لە نوێنەرایەتی پەرلەمان عورفێکی باوی جیهانیە، ڕێوشوێنی خۆی هەیە، گەل دەنگی بۆ دەدات. ئەوەی سووریاوانە بوو شەرع هەیئەتی دەنگدەری نیشان کرد و پاش
ئەو هەیئەتە دەنگیدا بە نوێنەری پارێزگاکە. دابەشکردنی کورسیەکان مەرکەزی بوون لە دەستی شەرعدا بوون. لەوەیان مافی شارە کوردیەکان پێشێل کراوە لەوەی کە خاڵ یەکەم ڕێژەی بەشداری کورد لەو ئەنجومەنە نەدەبوو لەو ڕێژەیە کەمتر بێت کە بەشار ئەسەد دانی پێدانابووە کە لە 15 بوو بەو ڕێژەیە بێت دەبوو کورد 35 کورسی بۆ دیاری بکرێت نەک تەنیا 11 کورسی. خاڵێکی تر خاڵی دووەم دابشکردنی کورسی شارە کوردیەکان سەپاندنی سیاسەتی تعریبە. لەبەر ئەم هۆکارانە 24 پارتی سیاسی بایکۆتی پرۆسەکەیان کرد، بەڵام ئەنە کەسە ویستی دۆخەکە بقۆزێتەوە بەشداری لە پرۆسەکە کرد. وێڕای بەشداری نەکردنی پێدە و هاوپەیمانەکانی ئەنە کەسە لەو 11 کورسیەی تەنیا 5 کورسی بۆ دیاری کرا. باقی درایە عەرەب و پێکاتەکانی دیکە. بۆیە دەبووەنە کەسە هەمان هەڵوەسی پارتەکانی دیکەی هەبووە، نەک بە نوێنەرایەتێکی کارتۆنی لە پەرلەمانی سووریا شاگەشکە بێت. هەڵوێستی دروزەکانیش لە پارێزگای سوێدا نمونەیەکی جوان بوو، دەبوو کورد چاو لەوان بکات. تاڵیبان بە شودانی منداڵان بە یاسایی دەکات. ئەم بابەتە لە هاوڵاتیە وەرگیراوە. کچان لە نێوان دوو بژاردەدا یان شوکردنی بە زۆریان مردن. هیچ ڕێگایەکی ڕزگاربوون نییە. لە خوێندن بێوەش کراون لەگەڵەوەی بە زۆر بە شوو دەدرێن. هیچ مافێکی جیابوونەوەشیان نییە. مێردەکانیشیان تا گیاندان دەتوانن لێیان بدەن. ئەم دۆخی کچان و ژنانی ئەفغانستانە لە ژێر سایی دەسەڵاتی تاڵیباندا. لەگەڵ ئەوەی تاڵیبان هاوسەرگیری منداڵانی بە فەرمی ڕانەگەیاندووە، بەڵام هیچ یاسایەکیش نییە سەرگیری منداڵانی قەدەغە کرد دەبێت. بە گوێرەی راپۆرتێکی ڕۆژنامەی گاردیانی بەریتانی لە 2 ساڵانی ڕابردوودا ئەم دیاردەیە بە ڕێژەیەکی مەترسیدار زیادی کردووە. هۆکاری سەرەکیش دەگەڕێتەوە بۆ بڕیاری قەدەغەکردنی خوێندنی کچان لە دوای تەمەنی 11 ساڵیەوە. ئەمەرەکان دەری دەخەن نزیکەی لە 170 کچان ناچار دەکرێن هاوسەرگیری پێشوەختەیان زۆرە ملێ بکەن. لە 166 ئەم هاوسەرگیریانەش کچانی خوارد تەمەنی 18 ساڵی گرتوێتەوە. لە هەفتەی ڕابردوودا تاڵیبان یاسایەکی نوێی تایبەت بە جیابوونەوەی پەسەند کرد کە دۆخەکە تەواو مەترسیدارتر دەکات. بە گوێرەی یاسایەکەی تاڵیبان کچان ئەگەر بەبێویستی خۆیان و بە زۆریش بە شوو درابن ڕێگەیان پێنادرێت جیا ببنەوە ئەگەر مێردەکانیان ڕازی نەبن. چالاکوانێک دەڵێت ئەو کچانەی بە زۆر بە شوو دراون هیچ ڕێگەیەکی دەرباز بوونیان نییە. تاڵیبان دوای دەرکردنی سەدان یاسای دژەژن ئێستا هەوڵدەدات هاوسەرگیری منداڵان بە یاسایی بکات. لەم مانگەدا کچێکی تەمەن 15 ساڵ دوای چەندین مانگ بەرگەگرتنی تونند و تیژی خێسانی لەوانەش لێدانی توندی لەلایەن مێردەکەیەوە گیانی لەدەستدا. باوکی دەڵێت کچەکەی 8 مانگ لەمەوبەر شووی بە کوڕەمامی خۆی کردهبوو، هەر دوای 2 مانگ لێدان و تونند و تیژی دەستی پێکرد. باوکی و خانەوادەکەی ڕێگەیان نەدابوو بگەڕێتەوە، داوایان لێ کردهبوو دان بە خۆی دابگرێت. ئەویش بەرگەی لێدان و شکنجەکانی مێردەکەی نەگرت و گیانی لەدەستدا. فرەژنی پاشەکشەی کۆمەڵایەتی و بربەستێک لە بەردەم یاسایەکاندا. توانە محەممەد نووری ئەم بابەتی ئامادە کردووە بەم جۆرە دەست پێ دەکات. دیاردەی فرەژنی لەم ساڵانەی دواییدا لە کوردستان جارێکی تر سەری هەڵداوەتەوە و لە ڕێگەی سۆشیال میدیا و چەند کەناڵێکی ڕاگەاندنەوە وەک بابەتێکی ئاسایی یان تەنانەت وەک دەستکەوتێکیش پیشان دەدرێت. ئەم دیاردەیە تەنها بڕیارێکی شخصیان نەریتێکی کۆن نییە، بەڵکو کێشەیەکی قوڵی سیاسی و کۆمەڵاتیە کە پێویستی بە سەرنجی ورد هەیە. کاتێک پیاوێک پتر لە ژنێک دەهێنێت ئەمە تەنها پێکهێنانی خێزانێکی نوێ نییە، بەڵکو هێرشێکی بێدەنگە بۆ سەر پێگەی ژن و بەهاکانی یەکسانی لە کۆمەلگادا. لە ڕوانگەیەکی مرۆیەوە فرەژنی شێوازێکی ئاشکرا و ڕووتی چەوسانەوەی سیستەماتیکی ژنانە لە ناو مۆدێلی باوی خێزاندا. خێزانی نەریتی خۆی لە خۆیدا چوارچێوەیەکە بۆ بەیاساییکردنی بندەستی ژن و کۆنتڕۆڵکردن. کاتێکیش دەبێتە فرەژنی ئەم چەوسانەوەیە دەگاتە ئەو پەڕی. لێرەدا ژن بە تەواوی لە مرۆڤبووندا دەماڵدرێت و پێگەکەی کورد دەکرێتەوە بۆ ئەمڕازێکی سێکسواڵ و هێزی کاری بێ بەرامبەر لە خزمەتی سەرۆکی خێزاندا. ئەم سیستەمە نەک هەر هیچ بنەمایەکی هاوبەشی و ڕێزگرتنی تێدا نییە، بەڵکو پێگاتەیەکی جیاکاری و ستەمکارانەیە کە بەرهەمهێنەری نادادی، سوکایەتی دەرونی و دابشکردنی مرۆڤەکانە بەسەر پلە 1 و پلە 2دا. لەلایەکی دیکەوە هێشتنەوەی ئەم دیاردەیە لە ژێر هەر ناو پاساوێکدا سوکایەتیکردنە بە کەرامەتی مرۆیی ژن. لەم هاوکێشەیەدا ژن وەک مرۆڤێکی سربەخۆ و خاوەن ماف تەماشا ناکرێت، بەڵکو تەنها وەک کەڵەیەک یان ئامرازێک بۆ تێرکردنی ئارۆزەکانی پیاو یان چارەسەرکردنی کێشەکانی ئەو دەمێنرێت.
ئەم تێڕوانینە پیا و سەلاریە هەموو ئەو هەوڵ و خەباتە مێژویانە ڕەت دەکاتەوە کە ژنانی کورد و بۆ چەساندنەوەی بۆ چەسپاندنی ببورن ناسنام و پێگەی ڕاستەقینەی خۆیان لە کۆمەلگادا داوێنە. لەسەر ئاستی سیاسی دەسەڵات و دامەزراوە یاسایەکانی کوردستانیش بەرپرسیارن لە بەردەوامی ئەم کێشەیە. هەرچەندە یاسای باری کەسی لە ساڵی 2010دا هەموار کرایەوە مەرجی قورسی بۆ فرەژنیدانا، بەڵام نەبوونی چاودێری تند و بوونی کلێنە یاسایەکان وای کردووە پیاوان بە ئاسانی یاسایەکە بپەڕێن یان ببەزێنن. پەنابردنی پیاوانیش بۆ دادگاکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بۆ مارەکردنی ژنی دووەمیان نیشانەی لاوازی سیستەمی یاسایی و نەبوونی ئیرادەیەکی سیاسیە بۆ پاراستنی مافەکانی ژنە. هەروەها ناکرێت ڕۆڵی نەرێنی بەشێک لە میدیایەکان و سۆشیال میدیا فرامۆش بکرێت کە بوونەتە سەکۆیەک بۆ ڕیکلامکردن و پرۆپاگەندەکردنی فرەژنی. هێنانە پێشەوەی ئەم بابەتانە وەک جۆرێک لە ترند یان ڤیدیۆی پڕبینەر هۆشیاری کۆمەڵایەتی دادەبەزێنێت و وا دەکات نەوەی گەنج وابیر بکەنەوە کە فرەژنی مافێکی سروشتی پیاوانە. میدیا لە ژیاتیەوەی ببێتە هۆکاری گۆڕانکاری ئەرێنی و پێشکەوتن بەداخەوە زۆرجار دەبێتە کەرستەیەک بۆ زیندووکردنەوەی نەریتە دواکەوتوەکان. بەڵکە زیندوەکانی ناو واقعی میدیا و سۆشیال میدیا لە کوردستان ڕاستی ئەم هێرشە یەکسانە دەسەلمێنن. کاتێک تیکتۆک و سناپچات پڕ دەبن لە ڤیدیۆی ئاهەنگی ژنهێنانی دووەم و سێم وەکو دیاردەیەکی پڕبینەر یان کاتێک کەناڵە ئاسمانیەکان لە ڕێگەی بەرنامەی تایبەتەوە هەوڵی یاساییکردنەوە و جوانکردنی ئەم نادادیە دەدەن، ئەوە ڕێک خەریکی تێشکاندنی کەرامەتی مرۆین. ئەم پروپاگەندە میدیایش کە تەنها لەم ڤیدیۆیانەدا ناوەسێت کە بە خێرایی بڵاو دەبنەوە و دەنگدانەوەی زۆریشانەیە، بەڵکو دەگاتە ئاستی هەندانی ڕاستە و خۆ لەلایەن هەندێک کەسایەتی ئاینی خاوەن فۆڵۆوەرێکی زۆر و دروستبوونی گروپە داخراوەکانی فەیسبووکە تێیدا ژن وەک کاڵایەکی بازرگانی بۆ فرەژنی مامەڵەی پێوە دەکرێت. هەروەها راپۆرتەکان دەریان خستووە کە ساڵانە بە سەدان پیا و بەهۆی ئەم کەشە میدیای و هەندانە کۆمەڵایەتیەوە پەنا دەبەنە بەر دادگاکانی دەرەوەی ئیدارەی هەرێمەک و شاری کەرکووک و مووسڵ بۆ تێپەڕاندنی یاسای باری کەسی. ئەمەش نیشانەی ئەوەیە کە میدیا و سۆشیال میدیا لە جیاتی هۆشیارکردنەوە بوونەتە ئامڕازی بە نۆرماڵکردنی بندەستەیی ژن. زۆر جار لایەنگرانی ئەم دیاردەیە پاساوی ئاینی یان کەمکردنەوەی ڕێژەی قەیرەی دەهێنەوە، بەڵام ئەم پاساوانە تەنها بۆ شاردنەوەی ڕاستیەکانن. چارەسەرکردنی کێشەی ئابووریان کۆمەڵایەتی ژنان بەستنەوەی چەسپاوی ئەوان نییە بە پیاوانەوە، بەڵکو دابینکردنی هەلیکار خوێندن و سربەخۆی داراییە بۆیان. کاتێک کۆمەڵگە ناتوانێت دەرفەتی یەکسان بۆ ژن دابین بکات و تاکە ڕێگا بۆ ژیانکردنی هاوسەرگیری بێت، ئەمە خۆی لە خۆیدا شکستێکی گەورەی سیستەمی بەڕێوەبردنە. پێویستە هەمووان بزانن کە فرەژنی تەنها بابەتێکی خێزانی نییە، بەڵکو ڕێگریەکی گەورەیە لە بەردەم گەشەکردنی کۆمەلگە و مەدەنیەت لە کوردستانە بەگشتی. کاتێک نیوەی کۆمەلگە کە ژنانن هەست بە ئاسایش یەکسانی نەکەن لە ناو ماڵەکانی خۆیاندا چۆن دەکرێت باز لە بنیاتنانی کۆمەلگەیەکی پێشکەوت و ئازاد بکرێت. مافیشن پێوەرێکی سەرەکیە بۆ پێشکەوتنی هەر نەتەوەیەک و پاشەکشە لەم مافانە پاشەکشەیە بۆ تەواوی کۆمەلگا لە کوردستان. بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە پێویستمان بە گۆڕانکاری ڕۆشنبیری و یاسایی هەیە کە لە خێزانەوە دەست پێ بکات و تا سەرەوەی دەسەڵاتی سیاسی بڕات. یاسایەکانیش دەبێت هێندە تون بن کە هیچ کەس نەتوانێت لە ژێر هیچ ناوێکدا مافی ژن پێشێل بکات و سزا بۆ ئەو پیاوانە دابدرێت کە یاسایەکانی هەرێم پێشێل دەکەن. هاوکات پێویستە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و چالاکوانان دەنگی خۆیان بەرزتر بکەنەوە و ڕێگانە دەنەم جۆرە بیرکردنەوە کۆنە پەرستانە ببێتە کللتورێکی سەپێنراو. لە کۆتاییدا دەبێت بڵین فرەژنی هەنگاوێکی ئاشکرایە بۆ دواوە و دژی هەموو بنەماکانی مافی مرۆڤ و ئازادی ژنانە. کاتیەوە هاتووە کە کۆمەڵگەی کوردستان بە هۆشیاریەوە تەماشای ئەم دیاردەیە بکات و ڕەتی بکاتەوە. داهاتوویەکی ڕووناک بۆ کوردستان تەنها لە ڕێگەی ڕێزگرتن لە پێگەی ژن و چەسپاندنی یەکسانی تەواو لە نێوان هەردوو ڕێگەزدا بەدی دێت، نەک بە گەڕانەوە بۆ سەردەمە تاریکەکانی جیاکاری و چەوساندنەوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست بەم جۆرە هاتیینە کۆتایی بەرنامەی لەگدان و هەڵوێستی ئەم جارە ژیوا دەرم بابەتەکان بە دڵی هەموو لە یەکتان بووبێ تاوەکو بەرنامەیەکی تر وامەدەکەنی چەند بابەتێکی دیکە بۆ ئەوەی خۆشەویست کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.